سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی گەڕەکە پەراوەزنشینەکانی ئیدام لە ئازنەبوونی خزمەتگوزاری، مەراسمی دووهەمین ساڕۆژی گیانبەختکردنی پەیمان مەنبەری و یەحیا ڕەحیمی لە شاری سنە، کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری پیرانشار، پشتیوانی دایکی ئیدریس فەقیهی لە شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی، سەپاندنی سزای زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی ورمێ، لە ئامێزگرتنی پەنابەرانی لۆبنانی لەلایەن خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە تاران و زەنجان، مانگرتن لە خواردنی سەمەد پۆرشە دژ بە سەرکوزگەریەکانی کۆماری ئیسلامی، بەڕێوەچوونی جەلەسێ جادگایکردنی 7 دەست بەسەرکراوی شۆڕەشی ژینا لە تاران و لە سێدارەجانی بەندکراوێک لە زیندانی هەمەدان. درێژە هەواڵەکان، ناڕزایەتی گەڕەکە پەراوەزنشینەکانی ئیلام لە ئازنەبوونی خزمەتگوزاری. ڕۆژی دووشەممە 16 ڕەسبەر دانیشتوانی یەکێک لە گەڕەکە پەراوەزنشینەکانی ئیلام لە ئازنەبوونی خزمەتگوزاری و کەم تەرخەمی شارەوانی ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان دانیشتوانی گەڕەکی 5 ئاشووری ئیلام ڕۆژی ڕابردوو بە داخستنی شەقامەکان، خوازیاری قیرچاوکردنی شەقام و کۆڵانەکان، دابینکردنی ئاوی خواردنەوە، دروستکردنی پارک، ساڵۆنی وەرزشی و شوێنی سەیران بۆ منداڵان بوون. بە وتەی ناڕازیان، شارەوانی ساڵانە باج لە خەڵک وەردەگرێت، بەڵام لە بەرامبەردا هیچ خزمەتگوزاریەک بۆ شارۆمەندان دابین ناکات. مەراسمی دووهەمین ساڕۆژی گیانبەختکردنی پەیمان مەنبەری و یەحیا ڕەحیمی لە شاری سنە. ڕۆژی دووشەممە 16 ڕەسبەری 1403 وێڕای میلیتاریزیکردنی گۆڕستانەکانی شاری سنە، مەراسمی ڕێزگرتن لە یادی دوو گیانبەختکردووی شۆڕشی ژینا بە ناوەکانی پەیمان مەنبەری و یەحیا ڕەحیمی بە بەشداری خەڵک بەڕێوەچوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، بنەماڵەی پەیمان مەنبەری و یەحیا ڕەحیمی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی شاری سنە هاوکار لەگەڵ دووهەمین ساڕۆژی کوژرانی 4 گەنجی شۆڕشگەری ئەو شارە سەرزانی مەزاری گیانبەختکردووانیان کرد و وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ هاوسەکانیان نوێ کردووەتەوە. کوژرانی و برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری پیرانشار. ڕۆژی دووشەممە 16 ڕەسبەری 1403 دوو کۆڵبەر بە ناوەکانی حسێن کەماڵنیا تەمەن 38 ساڵ و خەڵکی گوندی ئەندیزەی پیرانشار، هەروەها فەردین قەڵاش بە تەقەی ڕاستەوخۆ و لێجانی سەرکوزگەرانی هەنگی مەرزی کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزە سەرکوزگەرەکانی کۆماری ئیسلامی لە سنووری پیرانشار کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەسڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی حسێن کەماڵنیا بریندار بووە. جەنایەتکارانی ڕژیم ئەو کۆڵبەرە بریندارەیان داوەتە بەر لێزان و پاژەوەی لە هۆش خۆی چووە تەرمەکەیان بەجێهێشتووە. بە پێزانیاریەکان تەرمی ئەو کۆڵبەرە لەلایەن خەڵکەوە دۆزراوەتەوە. هەروەها کۆڵبەرێکی دیکە بە ناوی فەردین قەڵاش فیشەکی بەرکەوتووە و ڕەوانەیە نەخۆشخانەکراوە. سەرچاوەکانی هەواڵ باس لە ناجێگیربوونی دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرە دەکەن. پشتیوانی دایکی ئیدریس فەقیهی لە شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی. دایە فاتمە مەقسوودی دایکی بەندکراوی بێسەر و شوێنکراو ئیدریس فەقیهی لە پەیامێکی ڤیدیۆیەدا داوای هەڵوەشانەوەی سزای سێدارەی شەریفە محەممەدی و پاخشان عەزیزی کرد. دایە فاتمە مەقسوودی کە خۆی ماوەی 4 ساڵە چاوەڕێی وەدەسێنانی زانیاریەک لەسەر چارەنووسی ئیدریس فەقیهیە، لە پەیامەکەیدا پشتیوانی لە پاخشان عەزیزی و شەریفە محەممەدی کرد. ئەو دایکە دادخوازە داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای جیهانی کرد گیانی ئەو دوو ژنە تێکۆشەرە زیندانیە ڕزگار بکەن و ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی دوو بێتاوانی دیکە
لە سێجارە بدات. سەپانینی سزای زیندان بەسەر هاوڵاتیەکی خەڵکی ورمێ. ئایهان ئیبراهیمی عەلیکانی هاوڵاتی خەڵکی ورمێ لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە سزای 6 ساڵ بەندکرانی بەسەردا سەپا. سەرەتای مانگی ڕەزبەری 1403 ئایهان ئیبراهیمی عەلیکانی تەمەن 28 ساڵ لەلایەن لە قیسەی دادگای ورمێ بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم سزای 6 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. بە پێزانیاریەکان ئایهان ئیبراهیمی لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە بە تەبلیغ دژی نیزام و بەکارهێنانی هەشتەکی ژن ژیان ئازادی و ئەندامەتی لە گروپێک بە ناوی ستادی چەکداری گەل تۆمەتبار و دۆسیەکی ڕادەستی جاجگا کرابوو. لە مێزگرتنی پەنابەرانی لۆبنانی لەلایەن خۆبەڕاوبەرایەتی ڕۆژاوای کوردستان. خۆبەڕێبەرایەتی ڕۆژاوای کوردستان ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر ڕایگەیاند پاش هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لۆبنان 17,984 ئاوارەی سووری دانیشتووی لۆبنان خۆیان گەیاندووەتە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەوان و ئیمکاناتی ڕفاهیان بۆ دابین کراوە. ستادی قێرانی ئێدارەی خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند لەکوێ گشتی ئەو 17,984 کەسەی کە ئاوارەی ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەوان بوون 6,277 کەس پیا و 5,678 کەس ژن 5,936 منداڵ و 46 کەس شارۆمەندی لوبنانین و 11 تەرمیشیان پێبووە. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە تاران و زەنجان. ڕۆژی دووشەممە 16 ڕەزبەر ئەندامانی تەعاونی مەسکەنی کرێکارانی بەرق لە هەشتگردی تاران و خوازیارانی مەسکەنی ملی لە زەنجان لە ناڕزایەتی بە ڕادەست نەکردنی خانووەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان بەرپرسانی حکوومەتی پارێکی زۆریان لێوەرگرتوون بۆ ئەوەی خانووی هەرزانیان بۆ دروست بکەن، بەڵام ماوەی چەند ساڵە چاوەڕێ تەواوکردنی خانووەکانیان و بیلا تەکلیف ماونەتەوە. خۆ پێشان دەران دەڵێن چیتر توانایی کرێنشینیان نییە و داهاتەکانیان وەڵام دەرەوەی تێچووی ژیانیان نییە چاک و 50% بۆ کرێخان و تەرخان بکەن. ماگرتن لە خواردنی سەمەد پۆرشە بەندکراوی دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی. سەمەد پۆرشە بەندکراوی سیاسی پێشوو لە پەیامێکی دەنگیدا ڕایگەیاند بۆ ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە بارودۆخی خەڵکی ئێران بە دوورینی لێوەکانی مان لە خواردن ئەگرێت. ئەو چالاکە سیاسیە لە پەیامێکی دەنگیدا ڕایگەیاند کە لە ناڕزایەتی بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بارودۆخی سەختی یابووری خەڵک و دۆخی خراپی بەندکراوانی سیاسی بە دوورینی لێوەکانی مان لە خواردنی وشک دەگرێت. ناوبراو هەروەها وتی تا ئەو کاتێ بەندکراوانی سیاسی لە زیندان ئازاد نەکرێن درێژە بە مانگرتن ئەدات مەگەر ئەوەی کە وشیاری لەدەست بدات و نەتوانێت لە چالاکیەکانیدا بەردەوام بێت. بەڕێوەچوونی جەلەسەی دادگایکردنی 7 دەست بەسەرکراوی شۆڕەشی ژینە لە تاران. ڕۆژی یەکشەممە 15 ڕەزبەری 1403 جەلەسەی دادگایکردنی وەحید بەنی عامریان، پویا قۆبادی، سەید محەممەد تەقەوی، ئەبولحەسان منتەزر، ئەکبەر دانشبەر، بابەک عەلیپور و موشتەبا تەقەوی لە لەقی 26 دادگای انقلابی تاران بەڕێوەچوو. ئەو حەد چالاکیە مەدەنیە لە سەردەمی شۆڕەشی ژینا دەست بەسەر و ماوەی 2 ساڵە بلا تەکلیف لە زینداندا ماونەتەوە. ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ئەو 7 بەندکراوەیان بە ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم تێکدانی یاسایشی وڵات و تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کردووە و دۆسیەکانیان ڕادەستی دادگای انقلابی تاران کراوە. لە سەدارەزانی بەندکراوێک لە زیندانی هەمەدان. بەیانی شەممە 14 ڕەزبەر حکمی ئاعدامی بەندکراوێک بە ناوی ئەشکان یاری لە زیندانی هەمەدان جێبەجێکرا. ئەشکان یاری پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو.
بە پێاماری کانونی مافی مرۆڤیێران کۆماری ئیسلامی لە 6 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو 307 بەنجکراوی لە سێجارە داوە. بەرزبوونەوەی ئاماری دەستدرێژی بۆ سەر منداڵان لە پارێزگای قەزوێن. لە سەرەتای ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ لە پارێزگای قەزوێن با هۆکارەکانی پرسی ئابووری خێزانەکان، هەژاری، بێکاری و هەڵاوسان 220 حاڵەتی دەستدرێژیکردنە سەر منداڵان تۆمار کراوە. فاتمە نووری پسپۆڕی دەروونناسی کۆمەڵایەتی و فریاکەوتنی قەزوێن وتی لە سەرەتای ئەم ساڵەوە 1355 زیانی کۆمەڵایەتی لە قەزوێن تۆمار کراوە. لەو ژمارەیە 220 حاڵەتیان پەیوەندی بە دەستدرێژیکردن بۆ سەر منداڵانەوە هەیە. نووری لە درێژەدا ڕایگەیاند 44% حاڵەتەکان لە جۆری کەم تەرخەمی و بێئاگایی بووە، 29% تووڵوتیژی جەستەئی و 25% دەرونی بووە. شایانی باسەکە ژمارە ڕاستەقینە دەستدرێژیکردن بۆ سەر منداڵان لە کۆمەڵگا بە شێوەی شاراوەیە و ئامارەکان زۆر زیاترە لە ئەوەی حکوومەت باسی دەکات. دووە هەواڵ گیانەدەستانی 20 کەس بەهۆی هاتنی لافاو لە هیندستان و بەنگلادێش. بەهۆی بارینی ڕێژەی بارانی دوو ڕۆژی ڕابردوو لە وڵاتانی هیندستان و بەنگلادێش بەلانی کەم 20 کەس بوونەتە قوربانی و بە هەزاران کەس ئاوارە بوون. بە پێی راپۆرتەکان هاتنی لافاو زیانێکی زۆری بە جوتیاران و ئاژەڵداران گەیاندووە و زیانێکی زۆر بە ژێرخانەکانی خزمەتگوزاری وەکو پرد، جادە، ئاو بەرق گەیشتووە. بە پێی دوایین ئامار 20 کەس لە هەردوو وڵاتی هیندستان و بەنگلادێش گیانیان نەدەستاوە، هەزاران کەس ئاوارە بوون و ئەگەری هەیە ڕێژەی قوربانیان بڕواتە سەرەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشرە، هەر شاد و ئاسوودە.